خۆشەویستەکانم تۆ جاری وهەیە ئەڕۆیتەوە بۆ ماڵی خۆت ئێستا گەڕێتەوە بۆ ماڵ تەماشاکەی شتێک لە ماڵە خراو بووە شتێک تێک چوە شتێک شکێنراوە مناڵێک لە مناڵەکانت کچ کوڕ خێزانت شتێکی شکاندووە ئیتر تۆ لەوێ عقوبەی هەموو ماڵەکە ئەدەی تووڕێیەکەت ئەڕژێنی بەسەر دانە بە دانەی ئەندامەکانی خێزانەکەتە مع العلم ئەو کارش کە کراوە تەنها لەلایەن کەسێکەوە کراوە لەناو ئەو خێزانە تۆ هەمویان عقوبە ئەدەی ئەمەش یاسایەکی فرعونیە تۆ ڕاستە لەناو ماڵ و خێزانی خۆتا بەڵام تۆ کاری فرعونی ئەنجام ئەدەی ئەگەر دەسڵات ئەمڕۆ بەسەر خێزانێکە هەیە تۆ مەلیکی ئەو خێزانەی سەیرەکەی یاسای فرعونی جێبەجێەکەی ئەگەر ڕاست ئەەکەی تەنها تاوانبارەکە ئەهێنی عقوبەی ئەدەی یان وەکو عەفویشەکەی نەک هەر هەمووی هەروەها مامۆستا جاری وهەیە ئەڕواتە ناو پۆلەوە مامۆستا خۆشەویستەکانمان کە دانیشتون خۆیان ئەزانن مامۆسای وامانەیە فرعونیانە حکومەکە مامۆسای واشمان هەیە یوسفیانە حکومەکە مامۆستا چێتە ناو پۆلۆ دەنگێک ئەبیسیان هاری هاریەک یان شتێک ڕووی داوە لە ناو پۆلە عقوبەی هەموو پۆلەکە ئەدا لەبەر خاتر یەک کەس ئەمە یاسای فرعونیە یەک کەس تاوانێکی کردو تۆ بۆ هەر هەمووی تاوانبارەکەی یا تەلەبەیەک مەسەن شتێکی کردو ئەو ئەڵێڵە وەرەقە دەکەن هەمووتان ئیمتیحان ئەمڕۆ ئەبێ هەموو ئیمتیحان بکە ئەزانێت کەس نەیخوێندو هەمویان ئەکەون و سفرە هێنن و لەبەر خاتر غەڵەتی یەک کەس ئێشتی وا چۆنە تۆ ئەمڕۆ مامۆسایەکی سەیرەکەی حکمی فرعونەکەی بەسەر تەلەبەکانە بەیانیش ئەگەر کار دەست بڕوا بەسەر ملەتێکە ئەوە جێبەجێیەکەی هەروەها لە دائیرەیەکە هەروەها ئیتر لە هەر شوێنێکە کە دەست بڕوا وەکو ڕئیس عەشرەتێک وەکو یعنی کار بەدەستێک با بچووکیش بێ جاری وا هەیە عقوبەیەک بەسەر هەر هەمووانە ئەدا لە کاتێکا کە یەک کەسیش تاوانبارە